سەرۆکێکی پیاوان وەرەگرین بۆ وەڵامی و پرسیاری تۆ دیاراوان ڕۆژانە کەیسی حاڵەتەکانی توندوتیژی دژ بە پیاوان و توندوتیژی خێزانی دێتە لای ئەمان. بورهان عەلی سەرۆکێکی پیاوان میوانی منە وەڵامی پرسیارەکەی تۆ لە وەرەگرم. کاک بورهانە و داتاوامارانی کە لای ئێوە هەن خۆتان ڕۆژانە ئەم حاڵەتانە ڕوو لە زیاد بوونە ئامارەکان چیەڵن؟ بێگومان بە پێی لیژنەی تۆمارکردن و بەداچوونی کەیسەکان لە ڕێکخراوێکی پیاوانی کوردستان لە جەم لە قوناوچەکانمان تۆمار کراوە بەداخەوە 21 حاڵتی خوشتنی پیاوان تۆمار کراوە، 3 حاڵتی کوشتنی پیاوان لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر تۆمار کراوە. ئەو کەیس و سکاڵانە کە ئێستا لە بەردەستمانە ئێمە ڕۆژانە لە 3 بۆ 7 کەیس پەیوەندیمان پێوە کە سەردانی لە قوناوچەکانمانەکان لە سەرجەم لە قوناو چارەسەوتەکان لە هەرێمی کوردستان پێمەناڵێن بەڵێ کۆمەڵگای کوردی و خێزانی کوردی بە تایبەتی خێزانی کوردی لە گرفتێکی لەکتێنەگەیشتنا هەیە هۆکار و پاڵنەری کێشە خێزانیەکان لە ناو کۆمەڵگای بەردەوام و ڕوو لە زیابوونە بۆ کێشەکانی چی توندوتیژی بەرامبەر بە پیاوانی سکاڵەکانی پیاوان چی توندوتیژی سکاڵەکانی بەرامبەر بە ژنان ئەوەی متابعەشمان کردووە لە بەڕێوەبەراتی توندوتیژی خێزانیەکان لای ئەوانش کە ئامارەکان لە بەرزایە ژنان تۆمارەکرێت بەرامبەر بە پیاوانیش تۆمار بکرێت بەڵام نەوەچێ ئەو جیاوازە فیسیۆلۆجی لە نێوان ڕەگەزی نێرومیە هەیە لە ڕووی جەستەییەوە کەمتر پیاوان ڕۆبەروی توندوتیژی جەستەییەکان ئەبنەوە، پیاوان زیاتر ڕۆبەروی توندوتیژی زارەکی ئەبنەوە. ئەوانەی کە ئێستا ئێمە زیاتر بەرچاومانیا ڕۆژانە کەیسەکانە ڕەنگی یاوەتەوە حاڵەتی ئابووری دارایی کۆمەڵگا و خێزان کاریگەری زۆری هەیە سەرکیابوونی کەش بێڕێزی کردن بەرامبەر بە پیاوانیان توندوتیژی زارەکی بەرامبەر بە پیاوان بەردەوامە. حاڵەتێکی ترمان هەیە بەداخەوە پاش جیابوونەوە کە ژن و پیاو لە ڕووی یاساییەوە هەڵئەوەشێتەوە بەڵام شتێک مافی هاوبەش ئەمێنێتەوە کە تاکو ئێستا لە یاساکانیشە بەداخەوە ئاماژەی پێ نەکراوە مافی مناڵە یعنی باوکو دایکێک ڕاستەلێک جیابنەوە بەڵام مناڵەکە هەری باوکەکەیە و بە هەمان شێوە هەری دایکەکەیە بەڵام تاکو ئێستا لایەن خێزانی کوردی لایەن تاکی کوردی ئەو وشیاری دروست نەبووە وشیاری پاش جیابوونەوەمان هەبێ ینی پیاوانێکی زۆر دێن سکاڵا لای ئەمە تۆمارەکەن ئەڵێ سەرجەم نەفەقە و پێداویستەکانی مناڵەکان لەسەر ئێمە بەڵام کەیسم لایە بەداخەوە لەوانەیە ئەمڕۆ کە بۆی نووسێ 6 ساڵە مناڵەکەی نەدیوە بەشەر دووکان لە بارزگایەکان ینی بەڕاستی کۆمەڵە سکاڵای هەیە کۆمەڵێ پاڵنەر هەیە بۆ توندوتیژەکان بەرامبەر پیاوان بۆیە پیاوان سکاڵا و یاهۆیان یا توندوتیژەکان بە ئامارێکی بەرز ئەبینرێت. ئەو کەیسانی کە دێنە لایەوە تۆمارەکردن ئێوە چیان بۆکەن واتە یەکێتی پیاوان دەتوانێت چۆن هاوکاریە و پیاوانەکە کە شەکوا و سکاڵان هێنە یەکێتی پیاوان پیان وایە کە توندوتیژیان بەرامبەر کراوە ئێوە چیان بۆکەن؟ ڕێکخراوی شوێنی کوردستان ڕێکخراوێکی تازەی لە هەرێمی کوردستان و عێراقاوە داهێنانێکی تازە یا ئەو جۆرە کارێکی تازەیە لەوانەیە لای بەشێک لە کۆمەلگاژ نامۆ بێ بەشێک لە پیاوان کە دێن کەیسێک یا پەنابێن بۆ ڕێکخراوێک بۆ سکاڵەکانیان ئێمە سەرتا کەیسەکە تۆمارەکرێ پاشان لیزنی هەڵسەنگاندنمان هەیە لیژنی هەڵسەنگاندن بزانین ئایا تا چەند پیاوەکە ئەرژیان بریتێ لە ئەرک و ماف تو ئەبێرکەکانی خۆجەبەرجێکی ئەو ساداوای مافەکارکەی بۆ ژن و پیا بۆ هەردوولان نەک بۆ لایەکان کاتە لیژنەکەڵی سنگێنێ لەوانەیە زۆرجار تۆ لە دەکەی سا دوو کەیسی مقەسەری پیاوەکە یا پیاوەکە خۆی ئەرکەی خۆجەبەرجێ نەکردبێ تۆتەوە ئێکی ڕۆشنبیری بەرچاوڕوونیەکێ دێتیا شێوازی ئەرکەکانی خۆی ئاشناکەی ئەڕواتەوە سەرەکەی کارێت جێبەجێەکە سکاڵاکەی نامێنێ بەڵام ئەو کیسانێکە لای ئەمە تۆمارەکرێت دوو جۆری هەیە جۆرێکی ئەوانەی کە نەچێتە دادگاکان و پیاو دێ سکاڵای هەیە و هێشتاکە خێزانەکە لەوانەیە چوێتە ماڵی خەزوری یا ماڵی کەسوکاری خێزانی تداخلکردنێکی هەیە حەز ناکە بچێتە دادگا حەزەکە پێک بێتەوە بۆیە لیژنەی پەیوەندیکردن لیژنەی سەردانکردنمانەیە پەیوەندی بە کەسوکاری هاوسەرەکەەوە بێ هاوسەرەکەوەیەکە مەهاوڵە دەین سەردان و دانیشتنیان بۆ ڕێکخوێن بۆ گەڕانەوەیان جۆرێک ترمان هێوانەی کە چوونەتە دادگاکان ینی بە تاکو ئێستا بمانە نەمانەوێ بۆ چوونێکی کارکردن هەیە لە یاسای باری کەسێتیە لە توندوتیژی خێزانیە زیاتر سکاڵاکان و ئاراسی کێسەکان لەو ئاراساڕۆن کە ژن تۆماریکایە لە مەسلحەتی ژنانیان لەو کاتێک ئاکەوێتە مەسلحەتی پیا و سێرەکەی بەری ئەبێ لە کێسەکە لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان وەکو پێویست کەیسەکەی نەڕوە یا سکاڵەکەی نەڕوە بۆیە ئێمە لیژنەی متابعەی یاساییمانیوە بەردەوام متابعەیەکەم زین تا چەند مرۆڤ بوون ڕەچاوەکەی لە کەیسەکە نەوەکو لەسەر بنەمای جێندەری و ڕەگەزی بێت. ئەمە ئەوا گەێنە بە جۆرەی وتەکانی بەڕێزت لێرە لە کۆمەڵگەی کوردی زیاتر توندوتیژی خێزانی بەگشتی و توندوتیژی دژ بە ژنان زیاتر گەورە کراوەتەوە وەک لە توندوتیژی دژ بە پیاوان ئەمە تا چەند لایەوە سەرنجراوە؟ بێگومان مەسلەی ژنان ئێمە مەسلەیەکی جیهانیە ناڵێن ژن
تونوتیژ بەرامبەر ئەکرێەوە بەداخەوە لەوانەیە بشکوژرێت لە هەموو کۆمەلگاکانە نەک لە کۆمەلگای کوردیا ئێمە و ئەمارانەی کە لە بەردەستمانە لە ئوسترالیا لە کەنەدا لە ئیسرائیل لە سای هەفتای ئەو ژنانەی کە ئەکوژرێنە لە ئەن هاوسەرەکانیان وڵاتدارترە بەڵام ئەگەر سەیری یاسای باریکە سەری پێکۆڵانی پرۆسی هاوسەرگیریکەین ئەو بەرپرسێتی خراوەتە ئەستۆی ڕێگەزینێر لە هیچ کۆمەلگای ترانێکە ڕۆژانە پیا و دووجار ئەچەوسێتەوە جارێک بەوەی کە لە دەرەوە بە یاسا بەرپرس کراوە لە دابینکردی پێداوی سەرداریەکانی خێزان کاتە کۆمەلگا بە قەرانێکی دارایی قورساتی ئەپەڕێ پیاو لە دەرەوە کە کارێکی بۆی کارەکەی لەدەست نەدات لەوانەیە لەلایەن خاوەن کارەکەی لەلایەن خان وەزیفەکەیەوە زۆر جار تونوتیژی بەرامبەر بکرێت ئیشی زیاتری پێ بکرێت بەڵام لەبەر ئەوەی پیاوەکە مەزدەری ژیانی خێزانەکەی لەسەر ئەم کارەیە قبوڵی جارێکتر لایەن ئەوانەوە ڕوبەڕووی بنوتیژی شاردەوە نەکات لاسێن بۆڵێ هەموو ساڵێکە لە 8 بۆ 11 بینینی مناڵ بەداخەوە خیانەتی هاوسەری ئێستا ناو ژنانی شەرزیایی کردووە ئەمان هەموو ئەو زۆر سکاڵانن کە لای ئێمە ڕۆژانە تۆمار ئەکرێت ئەوانەی کە ئێوە تێبینیتان کردو ڕۆژانە و خۆتەڵی 3 بۆ 7 تا 10 کەس لایەوە تۆمارەکرێت ئەم ئەوەی کە ئەڵێن حاڵەتەکان ڕوو لە هەڵکشان و ڕوو لە زیادبوون بە بەراورد بە پێشوو زیادی کردووە یا کەمی کردووە یان هۆکارەکانی زیادبوون ئەم حاڵەتانە چین پەیوەندی بە دۆخی ئابووریەوە یا پەیوەندی بە لێکتێک نەگەیشتنی کۆمەڵایەتی و خێزانیەوە سەیریکە یەکەمیان تێسووی خێزان زیایی کردو زۆر ئەمەوای کردو کە ساوسەرگیەوە هەستەکەی بە هەشتێکەوە هەموو خۆشی خۆش گوزارانی پێداویستەکەن بۆ دابین کرا بەڵام کاتێ سیرەکەی ئەوەنەی بەرپرسێریەتیە ئەوەندەی ئەرکە لەوانەیە ئەوەندە خۆشگوزارانی و مافیتیانە بێ بەریەکەوتن دوورزە بێت جاران ئەمانە کەسن و ماڵی باوکردو لە کاوکاریانەکردن و ئاشنانەکردن بە بەرپرسێریەتەکان و بەڕێوەبردنەکانی خێزان بەڵام بەداخۆ ئێستا ئەمانە ئەوەنە ئاسانە تاخوان چاو لێک بپۆشن دوایی کە سوود دەستی دوو سێ بەداخۆ سێرەکەی ئەسێتە محکەمەوە بەرپرسە لەدامکردنی پڵیان هەیە کە لەوەی بە 6 مانگ بە 3 مانگ بە 2 مانگ مناڵەکانیان نابن لە کاتێکە یاسای مشاهدەی مناڵ دەرچۆ یاساکەڵێ بێ 48 لە هەفتەیەکە 24 ساعت لای کامیان بدرێ بە ئەویتر بەڵام سەرێکی بەداخۆ تا ئێساوە جێبەجێ ناکرێت بێگومان مافە و مافی پیا و تونوتیژی بەرامبەر باوە گەکرێت بەڵێ زیاترەوە حاڵەتانی کە خۆتان ڕوولارکشانە لەم ڕوانگەیەوەیان ئەشکەنجەدانە نا ئەشکەنجەندان کەمە یعنی ئێستا سەیریکە بەداخەوە هاوسەرگیری ئێستا بەرژەوەندی و مەسلەحەتە یعنی ئەنی بنەما خۆشگوزارنی و معنەوەکەیان نەماوە شەژمانی ئەم ساڵ بۆ خۆشی باسی کرد ئەوەی ئەوان چاودێریان کردووە حاڵەتەکان ڕۆژانە ڕوو لە هەڵکشان